بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوتان لێبێت. زۆر خۆشحاڵم لەوە کە جارێکی تر هاتمەوە لاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی دیدار و ڕاڤە. بەرنامەی هەفتەیشمان پێک هاتووە لە دوو بابەت لەژێر ناونیشانەکانی تاری زەمین پەڕ یان ئەستێرە بەسەر زەویەوە کە هەڵسەنگاندن وا قسەکردنە لەسەر شێواز و ناوەڕۆکی فیلمێک. وا خەسڵەتەکانی هیومانیستی، ژنبوون و جوانناسی لە شەعری شیرین ئەدوێ ڕێبواردا. شاوی ئاماژەیان بەرنمەیە لەلایەن ساید ئەمانیەوە ئامادە دەکرێت بۆ هیوایە ناوەڕۆکی بابەتەکانمان جێگەی سەرنجی ئێوەی خۆشەویست بێت. فەرمون بۆ بینین و بیستنی. ئاسان نییە مرۆڤ لە خۆڕا حکم بدات بەسەر شتێکدا و دڵنیا بێت لە ڕاستی و دروستی حکمەکەی. ئەم ڕاستیە لە فیلمی تاری زەمین پەڕ ئەستێرە بەسەر زەویەوە زۆر بە زەقی دەردەکەوێت. لەو فیلمەدا سەرەتا ئیشانی 8 ساڵە لە نێوان تێکڕای هاوپۆلانیدا و لە ڕێگای خوێندنەوەی نمرەکانی تاقیکردنەوەی خوێندکارانەوە لەلایەن دوو مامۆستاوە تەنها ئەو دوو یاسەی لە بیست دەهێنێت کە بە پێ پێوەرە ئاسایە باوەکانی نێو کۆمەڵ لانی کەم دەبێ پێ بگوترێ خوێندکاری تەمەڵ. بەڵام ئایا ئیشان وایە؟ بێگومان نەخێر. ئەم فیلمەش بریتیە لە بەرجەستەکردنی ئەو وەڵامە نەرێنیە. کێشەی گەورە لەو کاتەوە دەست پێ دەکات کە ساڵانە لە سەرەتای خوێندندا ملیۆنان خوێندکار لە سەراسەری جیهاندا ڕوو دەکەنە خوێندنگە و زانکۆکان. لە جیهانی پێشکەوتوودا ڕەنگە ئاڵۆزیەکان کەمتر بن، بەڵام لای ئێمە بە تەواوی جیاوازە. هێندە پەیوەندی بە قۆناغە پێشکەوتووەکانی خوێندنەوە هەیە لای ئێمە، لە قۆناغی ناوەندی بەرەوسەرەوە ڕەنگە کەمتر لەم جۆرە کێشەیە ڕوو بدات کە ئەم فیلمە باسی لەوە دەکات. بەڵام لە سەرەتایدا و بە تایبەت لە یەکەم ساڵیەوە تا پۆلی سێهەم کێشەکە زەقە و بەهۆی هەڵەی پەروەردەی و بێ ئارامی دایک و باوک لە ماڵەوە و مامۆستاژ لە خوێندنگەدا نەک هەر کێشەکە چارەسەر ناکەن بەڵکو کوڵتریشی دەکەنەوە. لێرەدا پرسیاری دێتە ئاراوە، ئەویش ئەوەیە گرنگی چوون بۆ دەستگا فێرخوازیەکان چییە؟ ئەگەر مەبەست لێ فێربوون کۆمەڵی سیستەمی خوێندنەوە لەسەر بنەمای وانەوتنەوە و لەبەرکردن، ئەوە کێشەکە قوڵتر دەبێتەوە. زۆربەمان ئەو زانست و ئەزمونەی پەیدامان کردووە لە دەرەوەی خوێندنگە و زانکۆکان بووە، جگەر لەوەی لە کاتی هەڵدان بۆ بەدەستهێنانی کار دوای ئەزمون و لێهاتووی دەکرێت بە ئەندازەیەکی زیاتر بە بەراورد بۆ بابەتەی فێری بووین و لەبەرمانکردن لە قۆناغە جۆر بە جۆرەکانی خوێندندا. ئەم هاوکێشەیە بە تایبەتی هۆکارێک بوو بۆ ئەوەی سینەما جیهانیەکان کۆمەڵێ فیلمی کاریگەر و سروشبەخش بەرهەم بهێنن کە تیژ بخەنە سەر بەراوردکردن لە نێوان فێربوونی تەقلیدی کە لەسەر بنەمای وانەوتنەوە و لەبەرکردن لەلایەک و فێربوونی پێشکەوتوو کە کارامایی و داهێنان و پێشوانی فێرخوازی چالاک دەکات بۆ بەرەو پێشچوونی تاکە کەس لەلایەکی دیکەوە. لێرە ڕاستەرەڕای چێژبینی لە کاتی بینینی ئەم فیلمەدا کۆمەڵی نامەی سوودبەخشیشی تێدایە بۆ مامۆستایان و خوێندکارانیش. ناسنامەی فیلمەکە. فیلمی تاری زەمین پەڕ فیلمێکی دراما و موسیقای هێندیە کە ساڵی 2007 لە مۆمبای بەرهەم هێنرا و لە سینەماکانی جیهاندا پەخشکرا. لە دەرهێنانی ئامیر خانە کە کاری بەرهەمهێنانی فیلمەکەشی لە ئەستۆ گرتووە، جگەر لەوەی ڕۆڵێکی سەرەکی لە فیلمەکەدا شان بەشانی دارشێڵ سواری دەبینێت کە ڕۆڵی مامۆستای پەروەردەکاری ڕاستەقینەیە. سەناریۆی فیلم لەلایەن ئەمل گوپتیەوە نووسراوە و ماوەی فیلمەکە 164 خولەکە.
ئەم فیلمە کۆمەڵی خەڵاتی نێوخۆیی و جیهانی گرنگی بردووەتەوە. چیرۆکی فیلمەکە باسی کەسێک دەکات ناوی ئیشانە. نەخۆشی دیسلیکسیای هەیە. منداڵی توشبوو بەم نەخۆشیە ناتوانێ یان بە قورسی دەخوێنێتەوە. لە هەمان کاتدا پێدەگوترێت کەم ئەندامی خوێندنەوە لەبەر ئەوەی ناتوانی وشەکان وەک خۆی ببینێ یاخۆت شێوەیان دەگۆڕدرێت. ئەم نەخۆشیە تووشی منداڵانی ئاسایی دەبێت کە خاوەنی دووربینی یان زیرەکی سروشتین. سەرەتای فیلمەکە دەبینین ئیشان جیهانێکی تایبەتی بەخۆی دروست کردووە و لە ڕێگای وێنەکێشان، سێرکردنی ماسی، یاری لەگەڵ سەگ و چێژبێنین لەو هەوایەی لە نێو پاسەکاندا بەردەموچاوی دەکەوێت چێژ لە ژیان وەردەگرێت، کەچی ئەم بابەتانە لەلای هیچ کەسێکی دیکە هێندە گرنگ نییە. ئێستا با باسی وشەکان سەمادەکەن بکەین. بەشێکی نەهامەتیەکانی ئیشان لە خوێندنگەدایە. بۆ نمونە کاتێک مامۆستاکەی داوای لێ دەکات بەشێکی دیاریکراو بخوێنێتەوە، ئەو بە پەشۆکاییەوە سەیری کتێبەکە دەکات و بە مامۆستاکەی دەڵێت وشەکان سەما دەکەن. بێگومان ئەگەر ئەمە بە کەسێک بگوترێ شارەزای ئەو نەخۆشیە نەبێت، وەکو گاڵتە جارێک دێتە پێشچاوی. بۆیە مامۆستاکەی لەوێدا بە تووڕەییەوە قسەی پێ دەڵێت و دەری دەکاتە دەرەوەی پۆل. ئیشان لە ماڵەوەش هەلومەرجێکی باشتری بۆ نەڕۆخسا بوو. باوکی هەمیشە سەرزەنشتی دەکرد لەبەر نەبڕینی قۆناغەکانی خوێندن بە سەرکەوتووی و بە بەراردەوامی بەراوردی دەکرد لەگەڵ براگۆرەکەی کە ئەنجامی باشی بەدەست دەهێنا. بەهیوای باوکی وای لێ دەکات بڕیار بدات ئیشان بۆ خوێندنگەی ناخۆی بنێرێ. ئەو پێوا بوو منداڵی تەمەڵ و کەم تەرخەم پێویستی بە کەش و هەوایەکی ڕێک و دروست نییە بۆ بەردەوامبوونی خوێندنی. ئەم بڕیارەی باوکی پتر ئیشانی گۆشەگیر کرد و لە دۆروبەری دوورخستەوە. لە خوێندنگە ناوخۆیەکەدا باری ئیشان خراپتر بوو. لە کاتێکدا هەموو هەوڵێکی مامۆستاکان بۆ ئەوە بوو بیری خوێندکاران بەرەو یەک ئامانج ببن، واتە لەبەرکردنی بەشەکانی کتێب و بەدەستهێنانی بەرزترین نمرە و گوێرایەڵی تەواوی فەرمانەکانی مامۆستا. سەرباری ئەمەش مامەڵەی توندی مامۆستایان کاریگەری خراپتری هەبوو. بۆ نمونە لەوانەیەکدا مامۆستا داوایان لێ دەکات وێنەی شێوەیەکی دیاریکراو بکێشن کە لەسەر تەختە مامۆستا خۆی وێنەی کێشاوە. خوێندکارانیش ناچار دەکات ئاگاداری هێڵە ڕێک و خوارەکانی ئەو وێنەیە بن، ئەگینا مامۆستا بەدار لە دەستیان دەدات. ئەم بارودۆخە سەختەی ئیشان کە تێدایە لە خوێندنگە و پشتگوێ خستنی خێزانەکەی وای کرد ئیشان هەست بکات هەموو دەرگاکان بەڕوویدا داخراون و بزە و هەموو نیشانە گەرمەکانی ژیان لە دەموچاوی دەتۆرێن. بەڵام لەم کاتەدا و بەهۆی نەبوونی مامۆستای هۆنەرەوە، خوێندنگە مامۆستایەکی تازە بەناوی نیکۆمپەوە بە شێوەی کاتی دەهێنێ بۆ وتنەوەی وانە. نیکۆمپ هەرزوو حاڵەتەکەی ئیشان سەرنجی ڕادەکێشێ و دەستنیشانی دەکات. بە شێوەیەکی پێشکەوتوو دەست بە فێرکردنی دەکات و ئەمەش مایەی بەرزبوونەوەی خێرا و سەیری ئاستین ئیشان لە وانەکانی و بەهرە ناوازەکەی لە وێنەکەیشان و بیرکردنەوە و داهێنەرەکانیشی بوو، بۆیە باوەڕیشی بەخۆی و زەردەخەنەکانی بۆ گەڕایەوە. لە ڕووی هوەریەوە لە سەرەتادا کاری دەرهێنانی فیلم بە ئومورگوپتی سپێردرا بوو، بەڵام بۆچوونی عامر لە هەندێک دیمەندا جیاواز بوو. لەبەر ئەم هۆکارە و پاش پێداچوونەوەی بۆچوونەکان بڕیاردرا کاری دەرهێنانیش بە عامرخان بسپێردرێت. بەمەش ئەمە یەکەم فیلمە ئەو دەری هێنابێ. بوونی عامر وەکو دەرهێنەر یارمەتی زۆری خۆی و دارشێڵیدا کە دوو ئەکتەری سەرەکی فیلمەکەن کە ڕۆڵەکەی خۆیان زۆر بەباشی بگێڕن، بەتایبەت دارشێڵ کە خەڵاتی زێسینی توێژی ڕەخنەگەرانی پێبەخشرا وەکو باشترین ئەکتەر. دارشێڵ بە بچووکترین ئەکتەر دادەنرێت کە ئەم خەڵاتەی لە مێژووی دابەشکردنی ئەم خەڵاتەدا بردبێتەوە. بینەر کە ئەو ڕۆڵە جوانەی ئەکتەر و زاڵبوونی بەسەر دەربڕینی تەواوی هەستی پەراوێزخراوی ئیشان لە نەواندنی ئەو کەسایەتیەدا دەبینێ، دڵنیا دەبێ لەوەی شایەنی خەڵاتی لەوە گەورەترە.
بە مەبەستی باشتر بەرجەستەکردنی ڕۆڵی ئیشان لەم فیلمەدا عامر خان ڕاوێژی لەگەڵ کۆمەڵێ ماهاراشترای تایبەت بە توشبووانی دیسلیکسیا کردووە و پەیوەندی نزیکی لەگەڵیان دروست کردووە بۆ زانینی هەموو ئەو لایەنانەی کە یارمەتی ئیشان دەدەن بتوانێت بۆ پەڕی لێهاتووی ڕۆڵی ئیشان ببینێت. بەشێکی باشی ئەم فیلمە پێکهاتووە لە گۆرانیەکانی کە تێکڕا 8 گۆرانین. هۆکاری ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە فیلمەکە لە بنەڕەتدا هونەریە و گۆرانیەکان ڕووداوەکانی فیلمەکە باشتر ڕوون دەکەنەوە کە لەگەڵ هەست و سۆزی ئەکتەرەکان گونجاوە و نامەیەکی باشیش بە بینەر دەگەینێ. وێنە ڕاستەوخۆکانی ئیشان ئامانجی دەرهێنەر لەم فیلمەدا پچر پیشاندانی لایەنێکی باشی مرۆڤایەتیە کە یارمەتی و پاڵپشتی و هاندانی یەکدیە. بۆ نمونە لە دیمەنێکی فیلمەکەدا کاتێک سەرەتا نیکۆم دەبێتە مامۆستای خوێندنگە داوا لە خوێندکاران دەکات وێنەیەک بکێشن. یەکێک لە خوێندکاران پرسیار دەکات لەسەر مێزی مامۆستا هیچ شتێک نییە دووبارە وێنەی بکێشنەوە یان بیرێکی لێوەرگرن. لە وەڵامدا نیکۆ پێیان دەڵێت ئەو مێزە شتێکی زۆر بچووکە بەراورد بە هەست و خەیاڵە جوانەکانی ئێوە. ئەم قسەیە وا لە منداڵان دەکات بۆ یەکەم جار ئازادانە بیر بکەنەوە و وێنە بکێشن. لایەنێکی دیکەی ئەم فیلمە وێنە ناڕاستەوخۆکانی ئیشانە. پاش ئەو گۆشەگیری پشتگوێ خستنەی لەلایەن کەسە نزیکەکانیەوە ئیشان لە ڕێ وێنەکانیەوە ناخی خۆی لە پەناوە دەخاتە ڕوو. گرنگترینیشیان ئەو وێنەیە کە لە دەفتەرەکەیەدا کێشاوێتی. لە یەکەمین لاپەڕێدا وێنەی خێزانی خۆیانی کێشاوە، دایک و باوک و برا گەورەی و خۆی. لا لاپەڕەکانی دوای ئەودا هەمان وێنەیە، بەڵام ئیشان وردە وردە لە خێزانەکەی دوور دەکەوێتەوە تا تەنها باوک و دایک و براکەی دەمێنەوە. ئەم زەنجیرە وێنەیە پێکەوە دراوە لە ڕووی دەرونیەوە ئاماژەیەکی زۆر قوڵە بۆ ئازاری فراموشکردنی لەلایەن خێزانی خۆیەوە و هەستێکی سەختیشە بە نامۆیی و سەرباری ئەمانەش پرسیارێکی گرنگە سەبارەت ئەوەی بۆچی دەبێ خێزان پتر گرنگی بۆ منداڵەیان بدەن کە ئاستی خوێندنی باشە. چونکە ڕێکاری دروست ئەوەیە ئەگەر یەکێک لە منداڵان ئاستی باش نەبوو پێویستە یارمەتی بدرێ نەک پشتگوێ بخرێ. ئەم فیلمە سەرەڕای بەدەستهێنانی داهاتێکی زۆر و سەرکەوتنێکی باش و سەرنجڕاکێشی دیمەنەکانی ئەو ڕاستیەش باس دەکات کە هونەر ئەو ئامرازەیە جوانی و خۆشەویستی و پەیوەندی لە نێوان خەڵکی و تەنانەت گەلانیش دروست دەکات. بۆ پێیەی زۆرێک لە وڵاتان لە ڕێگەی هۆنەر، کولتور، زمان، وێنە و فیلمەکانیانەوە هەموو جیهان لە بۆتەی داهێنانەکانیدا کۆ دەکەنەوە با چێژی کەسان کە لەو بەرهەمانەی وەردەگرن جیاواز بن. بەڵام هەمیشە هەر کەسێکیان هەست بەوە دەکات پەیامێکی مرۆڤ دۆستانەی گەورەی بۆ نێردراوە. ڕاستی ئەم فیلمەش ئەوەیە کە گرنگە بەڵکو زۆریش پێویستە هەموو دایک و باوکێک تەنانەت مامۆستاکانیش بەو چاوە بڕوانە هەر کێشێکی منداڵان کە دەپێی هۆکاری شاراوەی هەبن، هەڵ بدەن ئەو هۆکارە بدۆزنەوە و یارمەتیشی بدەن بۆ چارەسەرکردنی. بەنیسبەت دایک و باوکەوە منداڵ هەر منداڵە. ڕێکاری ڕاستەقینە ئەوەیە هاوکاریان بن بۆ زاڵبوون بەسەر کێشە و لەمپەڕەکانی بەردەمیاندا. غێری ئەو جۆرە ڕەفتارە نادات پەروەریە بەرامبەر منداڵ و دەبێتە مایەی پشتگوێ خستنی بەهرەکانی دیکەی. ئەم فیلمە
پڕە لەوانە و گرنگترینیشیان ئەوەیە کە هەموو منداڵێک بوونەوەرێکی تایبەتە، خاوەن هەست و سۆزی تایبەتیشە. هەموو منداڵێک شاوێنی ئەوەیە هەلی بۆ بڕەخسێت تا ببێتە داهێنەر و تەنها پێویستی بەوەیە هەندێک دەستی لەسەر سوک بکرێت و لێگەڕین ئازادانە بفڕێت. مست و بیدارانی شو خود نخیتا بر شپولی اشکی بی پایانی شو قد ندی آزاری جانی مست و بیدارانی شو خود نخیتا بر شپولی اشکی بی پایانی شو ای کچی خواوندی جوانی ای چرای دیوانی شو ای کچی خواوندی جوانی ای چرای دیوانی شو خوب پاریزا لعاید برین دارانی شو خوب پاریزا لعاید برین دارانی شو نكخوانا كرد جيرا بدعاي نالان شو نكخوانا كرد جيرا بدعاي نالان شو ويلمو تاريك دورم فرش ريقم مينتا بكسم تنها أنالم مرج خوم معزرتا ويلمو تاريك دورم فرش ريقم مينتا بكسم تنها أنالم مرج خوم معزرتا سازي آهنگي شوانم سازي جريجي لتلتا سازي آهنگي شوانم سازي جريجي لتلتا يا ورو ياري أنيسم أشكي حسرتا يا ورو ياري أنيسم أشكي حسرتا آفرين هاي بارك الله ديدي قريان شو آفرين هاي بارك الله ديدي قريان شو
نەزانی دەستی غەم یادێ لە دڵدا دەرئەکا عەشقی خوێنینم دەلیلە بۆ کەسێ باوەڕ نەکا وا نەزانی دەستی غەم یادێ لە دڵدا دەرئەکا عەشقی خوێنینم دەلیلە بۆ کەسێ باوەڕ نەکا جانەکەم بەو تیشکی چاوەی چەر لەگەڵ ئەختەر ئەکا جانەکەم بەو تیشکی چاوەی چەر لەگەڵ ئەختەر ئەکا دڵ ئەبێتە قەترەیە خوێن و لەدی دەم سەر ئەکا دڵ ئەبێتە قەترەیە خوێن و لەدی دەم سەر ئەکا هەر کە ڕابوورێ بە دڵما سۆحبەتی جارانی شەو هەر کە ڕابوورێ بە دڵما سۆحبەتی جارانی شەو هەوری زۆرم گا لە داوی زولفی ئەو بێمروەتە دەرچم و دوایی بهێنم بەم عەزاب و مەینەتە هەوری زۆرم گا لە داوی زولفی ئەو بێمروەتە دەرچم و دوایی بهێنم بەم عەزاب و مەینەتە پێیوتم بێسوودە هەوڵێ تاکو ماوی جێگەتە پێیوتم بێسوودە هەوڵێ تاکو ماوی جێگەتە تازە لەم پێش و غەمی زولفە نەجاتێک زەحمەتە تازە لەم پێش و غەمی زولفە نەجاتێک زەحمەتە لای سەخی تەبعان مەحاڵە ڕوخسەتی میوانی شەو لای سەخی تەبعان مەحاڵە ڕوخسەتی میوانی شەو ڕوخسەتی میوانی شەو ڕوخسەتی میوانی شەو خەسڵەتەکانی هیومانیستی ژنبوون و جوانناسی لە شەعری شیرین ئەدوێ ڕێبواردا لێکۆڵینەوە ئارێز هەمیشە چرپە لە قیژە کاریگەرترە شاعر چون هەڵوێستی دەبێت پێویستە دەربەڕێنیشی هەبێت ڕێبوار گیان لەوەی زۆربەی ژیان و شەعرەکانیشی تەرخان کراوە بۆ ڕەهەندە سیاسیە کرێکاریەکەی بەڵام جیاواز لەو ڕەهەندە سەیری شەعرەکانیشی کردووە بە واتایکی تر واتە شەعر هەر ڕیالیزم نییە بەڵکو ڕۆمانیست و گۆرانیشە شیرین ئەدوێ کاڵی شیرین گفتوگوت چەندە شێرینە ئەی ناسکە چاوکاڵەکە کە گەشترین گوڵی نەرگێز ئەبێ زۆر زۆر منەتبار بێ ئەگەر بڵێم وەک چاوەکانت ڕەنگینە شیرین ئەدوێ تەڵی ناسکتر لە لەولاو کە گۆمی مەنگی چاوانت پڕپڕە لە شادمانی مەعسوومانە دڵی پاڕاوی شۆڕژگێر پڕ دەکەی لە گورج و گۆڵی تەڵی تەری نەرگسی باغ ڕازێ نەری سەنگەری شاخ بۆ کوێ بۆ شار ئەچیتەوە جەخار و داخ
مۆدێلێکی ناسک و ڕۆمانسی شعری ڕێبوار دەبین کە تایبەتە بە مەنەلۆگەلێک لەگەڵ کچێکدا کە دیارە لە نزیکەوە بینیوێتی. شاعر ئەم ژنە یان کچە وەها وەسف دەکات پڕە لە تەعبیر و وێنەی وەها کە دەڵێ ئەفسانەی جوانی یان شاجوانی بینیوە. دقت بدەین لە وشەکانی: شیرین ئەدوێ، گوڵی نەرگێز، چاوی ڕەنگین، تەڵی ناسک، لەولاو، گۆمی مەنگ، تەڵی تەری، نەرگسی باخ، ڕازێنەر، سنگەری شاخ. هەموو ئەو چەمک و وشانە هێندە ناسکن تەنها لەگەڵ ڕۆح و جوانی و کائینەتێکی وەک ژن یەک دەگرێتەوە. بەڵام من دڵنیام ڕێبوار هیچ کات زیادەڕەوی نەکردووە لە واقعەتی نووسینی شەعر و وەسف و ستایشی جوانی دۆست و هاوسەنگەرەکانیشیدا. بەڵکو گرنگتر لەوە ڕێبوار خۆشی کەسێکی فەمینیستە، واتە چۆن هاوار و ئاعتراز و نەفرەتی لە چۆسانەوەی ژن کردووە بەهۆی ئەو ستەم و بێمافی و نابەرابەریەی بەسەری داهاتووە یان نەفرەتی لەو پیاوسالاریە کردووە کە زاڵە بەسەر کۆمەڵگا و ژن وەکو هاوڵاتی پلە دوو سیر دەکات کە خەباتی کردووە. بەڵام شاری شیرین ئەدوێ بەرهەمی لەدایکبوونی کچێکە بە ناوی شیرین کە لە دەیەی هەشتاکاندا یان ورتر بڵێم ساڵی 1985 کاتێک دێتە دەر لە ڕۆژهەڵات بۆ پێشمەرگایەتی بۆ ناو ڕیزەکانی کۆمەڵە. ڕوو دەکاتە ئوردوگای مالومە لە کوردستانی عێراق تا چەک هەڵگرێت لە ناو ژنانی جەسوور و پێشمەرگەدا شوێن بگرێت کە وەکو لە شعرەکەدا دیارە شیرین جوان بووە. بەڵام پاژماوەیەک شیرین بڕیار دەدات بگەڕێتەوە شار و پێشمەرگایەتی نەکات بە هۆکاری جیاواز. بەڵام دقت بدەن شیرین دێت بۆ ئوردوگا و دەڕواتەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان واتە ئێران و نابێتە پێشمەرگە و دەستبەرداری شۆڕەشیش دەبێت. شیرین ژنە، شیرین ئینسانە، شیرین کوردە، شیرین جوان و نازەنینە. بەڵام لەناو ئەو هەموو ڕوودا و ماجرایەدا، لەناو ئەو هەموو ڕووداوگەلەی ڕوویدا، لەناو تەواوی ژیان و زیندەگی شیرین جیا لە ڕێبوار کەسێک نەیتوانی ڕووداوەکە بەسەرهاتەکە لە هاتن و ڕۆیشتنی شیرین تۆمار بکات و بیکاتە حەدەس و ڕووداو. کەس نەیتوانی قسەی بکات و بیرەوەریەک لە شیرین هەڵگرێت و وەسفی بکات و ستایشی بکات جیا لە ڕێبوار. شیرین و ژن هاتن و ڕۆیشتنی کردووە بە شعر کە بەشێکە لە مێژووی ژن، بەشێکە لە مێژووی جوانی ژن، بەشێکە لە مێژووی ژنانی شۆڕەشگەری کۆمەڵا کە لەو کاتەدا لەو سازمانە و جەریانەدا بەشدار بوون. قسەکە ئەوەیە لە هاتنی ژنێک بۆ پێشمەرگایەتی و گەڕانەوەی بۆ شار لەم سات و لەحزە مێژوویەدا ڕێبوار سێ ڕەهەندی سیاسی، شۆڕەش، ژنبوون و جوانی و گەڕانەوە دەکاتە ڕەمز و ڕموزی ئەم شعرە. ڕەهەندی یەکەمیان: لە سەرەتای شعرەکەدا ڕێبوار تەنها وەسفی جوانی شیرین دەکات وەکو کارمامێزمێکی ڕەزاسووک، وەکو گوڵە نەرگێزی بەهارانەی کوردستان کە چاوکاڵێکی جوانتر لە گوڵی نەرگێز، تەنانەت دەڵێت نەرگێز بەو جوانیەی خۆیەوە ناگات بە چاوەکاڵەکانی تۆ. ڕێبوار دەڵێ ژن یان شیرین ڕەگەزێکە کە دەتوانێت ڕووناکی باشتر ببەخشێتە مۆمەکان، سەوزی جوانتر بداتە گەڵاکان، سپیبوون بداتە بەفر، شیرین ببێتە فریشتەی سەحراوی. ڕەهەندی دووهەم: بەشی دووهەمی شعرەکە جیا لە بەردەوامی وەسفی جوانی شیرین کە وەکو تاڵی ناسکی لەولاوی سپیدە و بەیانیان گەش و جوانە، بەڵام دواتر پارادۆکسێک هەست پێ دەکەین کە دەڵێت گۆمی مەنگی چاوانت پڕپڕە لە شادمانی. گەورەی شاعر ئەو کاتەیە کە دەتوانێت لە پاڵ مەرامە شعرەکانی خۆیدا سەردەمەکەی خۆشی بگەڕێتەوە یان وەکو جەلال ئەمین دەڵێت لە نێو هەموو گاشە بەردێکدا پەیکەرێکی جوانی شاراوە هەیە. ئەوە تەنها هونەرمەندانن پەیکەرە جوانە شاراوەکانی نێو حەشارگەی گاشە بەردەکان دەدۆزنەوە.
دەمەوێت بڵێم ڕێبوار گیان لەوەی چیرۆکی سەردەمەکەی خۆی لە ڕێگای ئەم شعرەوە دەگەڕێتەوە، واتە سەردەمی شۆڕش، سەردەمی هاتنی کچان بۆ پێشمەرگایەتی، شۆڕشی چەوساوەکان و مەعسوومەکان و سەنگەری شاخ. لە هەمان کاتیشدا وەکو گوتم ڕووداوێکی سادەی هاتنی کچێک بۆ پێشمەرگایەتی شعرێکی گەورە بەرهەم دەهێنێت. گەر بگەڕێمەوە سەر وجودی پارادۆکس لە شعری شیرین ئەدوێ، وەکو گوتم لە بەشی دووهەمی شعرەکەدا شیرین لە یەک کاتدا گۆمی مەنگی چاوانی پڕپڕە لە شادمانی، دواتریش دەڵێ شادمانی مەعسوومانە. گۆمی مەنگ جیا لە جوانی و ناسکیەکەی ئاماژەیە بۆ مەنگی و بۆ خەم، بەڵام لە هەمان کاتیشدا دەکرێت شادمانیش بێت. لەوەش گرنگتر شادمانی چاو بۆ شادەکانە، بۆ خوات پێداوەکان و چینە دەوڵەمەندەکانە، بەڵام شادمانی چاوەکانی شیرین بۆ مەعسوومەکانە، بۆ بێبەشەکانە. ئەمەش خاڵی دووهەمی پارادۆکسی ناو شعرەکەیە کە دەکرێت پارادۆکس یەکێک بێ لە ڕەگەزەکانی شعر و ئەدەبیات و پەیوەندیشی هەیە بە توانا و سەلیقەی شاعرەکەوە. ڕەهەندی سێهەم، گەڕانەوەی شیرین بۆ شار کە چ داخ و جەخارێکی دروست کردووە. بۆ کوێ ئەڕۆی؟ گەڕانەوە بۆ شار واتە گەڕانەوە بۆ ژێردەسەی، بۆ ستەم و بۆ حکمی ئاین و پیاوسالاری، بۆ بێبەشبوون لە خەباتی شاخ و شۆڕش، بۆ بەشدار نەبوون لە شۆڕش و ڕزگاری چینایەتی. بۆیە شاعر داخ لەوە دەخوات شیرین کە پێشمەرگەی ناو ڕیزەکانی سازمانێکی چەپ و مارکسیست گەڕاوەتەوە بۆ ژێر دەسەڵاتی حکمی ئاین کە ئەمان سەنگەری شۆڕش و شاخیان گرتووە. هەر لە بەشی سەهەمی ئەو شعرەدا شاعر هەڵدەدات شیرین نەگەڕێتەوە شاری مۆدێرنە و شاری سەخناخ و بە عەسکەر و پاستار، شاری خامۆش لە ئازادی و شاری بێمافی. هەڵدەدات لە شاخ بمێنێتەوە، لە ناو شۆڕش بمێنێتەوە تا دڵی پاڕاوی شۆڕشگێرەکان پڕ بکات لە گورج و گۆڵی. واتە خەباتی هاوبەشی نێوان ژن و پیا و کوڕ و کەچ کاریگەری سایکۆلۆجی هەیە لەسەر شۆڕش و ڕەنگە هەست و ئەحساس و خۆشەویستی زۆرتر بکات بۆ سەنگەری شۆڕشگێران. بەڵام شیرین دوجار دەگەڕێتەوە شار و سەنگەر جێدەهێڵێت. بەڵام شۆڕش بەردەوام مایەوە، ئەویش کە دەقێکی شعری جوانی بەرهەم هێنا، هاتن و ڕۆیشتنی شیرین بوو. بەڵام هیچ شعرێکی مەزن نیە لە دنیادا بیرکردنەوەیەکی مەزن لە پشت بەرهەمهێنانیەوە نەبێت. ئەوەی دەقێک بە زیندوی دەهێڵێتەوە ئەو بیرکردنەوە قوڵەیە کە بۆ ژیان و مرۆڤ بوون لە خۆیدا هەڵی گرتووە. بیرکردنەوەی ڕێبوار بەو قوڵیە لە شیرین و حکایەتی ئەم هاتن و ڕۆیشتنە وای کردووە ئەم دەقا بە زیندوی بمێنێتەوە، چونکە هەڵگری خەسڵەتە پۆزیتیڤەکانی ژیان و مرۆڤ بوونە. ڕێبوار پێش هەر شتێک وەکو ئینسان سێری شیرین دەکات، دواتر وەکو ژن، پاشان جوان، شۆڕشگێر و هیتر. هەر بۆیە لە ناو شعرەکەدا هەر سێ خەسڵەتی ئینسانی، ژن و جوانی کۆبوونەتەوە. غەمزەی چاوی مەخموری سیاهی مەستیمەی کردی، ئای سیاهی مەستیمەی کردی، بە ماچی لێ مستەغنی لە ئەنواعی مەزەی کردی،
ئەیلان واعی مەزەی کردین بە غەمزەی چاوی مەخموری سیاهی مەستیمەی کردین ئای سیاهی مەستیمەی کردین بە ماچی لێوی مستەغنی لان واعی مەزەی کردین ئەیلان واعی مەزەی کردین سخمەیاڵی گۆڵاری باهی من ئاڵی گۆڵاری باهی من کەچی داستی لە سەردانە لە سەیری باغی بەی کردین ئای لە سەیری باغی بەی کردین درازا بەندی سخمەیاڵی گۆڵاری باهی من ئاڵی گۆڵاری باهی من کەچی داستی لە سەردانە لە سەیری باغی بەی کردین ئای لە سەیری باغی بەی کردین لە بۆ یەک مەرحەبایە چوومە لای یارم بەسەر خۆشی نقابی خسە ڕوخسار و بەجارێ کەوتە خامۆشی کەوام دیڕۆی ئارامی دڵ و سەبر و فەرامۆشی بە هەوری پەرچەم و زوڵفی ڕخوا بڕۆی کە داپۆشی ئای ڕخوا بڕۆی کە داپۆشی لە شەوقی ڕۆیەتی بەدری هیلالی یەک شەوەی کردین ئای هیلالی یەک شەوەی کردین بە هەوری پەرچەم و زوڵفی ڕخوا بڕۆی کە داپۆشی ئای ڕخوا بڕۆی کە داپۆشی لە شەوقی ڕۆیەتی بەدری هیلالی یەک شەوەی کردین ئای هیلالی یەک شەوەی کردین لە بۆ خوێن ڕێژ و شاقان نیگارم گەرچی بێ باکە وەلێ ئەی دڵ ڕووی و مێدەوە جارێ تەماشاکە مەڵێ سافی زەمان ناخر بوو کەستی ماری کەس ناکە دەوای داردی دڵی ناری لە تایر وەک تەمەناکە ئەی لە تایر وەک تەمەناکە بڵێ ئەمڕۆ گوڵەندامێ بە تیرێ جەرجی پەی کردین ئای بە تیرێ جەرجی پەی کردین دەوای داردی دڵی ناری لە تایر وەک تەمەناکە ئای لە تایر وەک تەمەناکە بڵێ ئەمڕۆ گوڵەندامێ بە تیرێ جەرجی پەی کردین ئای بە تیرێ جەرجی پەی کردین
بەڵێ خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم ڕۆژمان بۆ هیوایە ناوەڕۆکی باسەکان جێگەی سەرنجی ئێوەی ئازیز بوو بێت تا بەگەیشتنەوەمان لە بەرنامەیەکی ترماندا ماڵاوە.